تەواوی شەهیدانی ڕێگەی ئازادی گەلەکەمان و شەهیدانی حەبی شوباط لە حزوری کەسوکاری شەهیدانە دانەوێنین دەبینین بارودۆخی ئازادی لە چ دۆخێکایە بارودۆخی ژیانی هاوڵاتی لە چ دۆخێکایە موچە و وزەران و خزمەتگوزاری لە چ ئاستێکدایە کاتێکیش کە دێنە شەقامەکان دوای 10 ساڵ بینیمان لە ڕۆژانی ڕابردوو لە خۆپیشاندانەکانی ڕۆژانی ڕابردوو جارێکی تر کۆمەڵکوژی بەڕێوەچوو لە سلێمانی شەهیدکردنی گەنج و مناڵان بەردەوامە لە هەولێر دەستگیرکردن و سزادان بۆ ئازادی خوازان بەردەوامە ئەوەی کە دوێنێ بەڕێوەچوو چەند پەیامێکی تێدا بوو بەڕاستی لە شاری هەولێر یەکێک لەوانە کە هاوکات بوو لەگەڵ 15 شوباتا کە فیلانگەڕی نێودەوڵەتی دژ بە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بەڕێوەچوو لە هەمان کاتا دەسەڵاتی کوردی نیشانی دا کە هەمان دەوڵەت هەمان یاسا بەڕێوە ئەچێت ئەوەی کە پیلانگەڕی لەسەر ڕێبەرێکی گەلی کورد لە باکووری کوردستان بەڕێوە برد هەمان پیلانگەڕی بەرامبەر بە ئازادی خوازان لە هەولێردا بەڕێوە دەبات پەیامێکی تر هاوکات بوون بوو لەگەڵ هەفتەی شوباتا کە ئازادی خوازان مافیان نییە یاخود گولە ئەندێ بەدەمیانەوە دواتر ئەکرێن بە تیرۆریست یاخود لە زیندانەکانە سزا دەدرێت و بە دەستی دەرەکی و بە سیخوڕی و بە کۆمەڵێک ینی تۆمەتی بێبنەما ئازادی خوازان تاوانبارەکرێن مناڵەکەم ناوی کەسێکی هەردووکەوە لەو ڕۆژەداوکە شەهید بووە زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوونی ڕووبوونیکەوە ناتوانم زیاتر قسە بکەم سپاس بۆ ئامادەبوونیەوەش خاتون صالحة محمد سعيدة كماوي 62 ڕۆژ لە ناو خۆپیشاندانەکانی شاری سلێمانیە لەگەڵمانە بەردەوام بوو داوای لێ هاتبوو بە دایکی خۆپیشاندەران ناسراو بوو بۆیە خەڵاتی دووەمی 10 ساڵەی شەهیدانی حەبەی شوباط پێشکەشی خانەوادەکەی دەکرێت کاک محەممەد مەهدی کوڕی خاتون سەلیحە بە فەرمێ بۆ خەبەرگرتنی خەڵاتەکەش لەلایەن بەڕێز کاک حاجی عومەر باوکی شەهید هێرشەوە دەیگرێتێ با فەرمێ دزینی ئوتی خەڵقا کە لە بەشدا سەرکەوتوو نابێت چونکە مێژوو ئەڵێ هیچ دیکتاتۆرێک سەرکەوتوو نەبووە لە چەوسانەوەی گەلەکەی